بەناوی خۆی بەخشندە و میهرەبان کاریگەری تەکنۆلۆژیای نوێ لەسەر کۆمەڵگە و سەرجەم کایە ئابووری و کۆمەڵایەتی و سیاسەکان دیاردەی وەبوونی ئامێری و تەکنۆلۆژیای نوێ لەم سەردەمەدا بە تایبەتی لە کۆمەڵگەی کوردیدا لە هەرێمی کوردستانی عێراق ئەوەندە کاریگەری زۆرە کە بەشێکی کەمی لە کاتەکان و ژیانی تاشی کورد لەم کاتەدا هێشتۆتەوە دەپرسین بۆچی زۆرترین ڕکابەری منافەسەکان لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکاندا خۆی دەبینێتەوە و تا چەند ئاشتی کۆمەڵایەتی لە بەردەم ئەم پرسی تەکنۆلۆژیا نوێدا نەکەوتۆتە بەرمە ترسیەوە بەڕێزان لە بەرنامەی پرسی ئەمڕۆدا لەسەرم بابەتە بەردەوامی لەگەڵتان بە بەشداری هەریەک لا بەڕێزان دکتۆر کەریم شەریف خەرەسەتانی وەکو دەرووناز واروها بەڕێز دکتۆر محەممەد پێنجۆنی زانای ئاینی دکتۆر نەزاکەت حسین سواری ڕاگەاندن سپاسانەکەین کاتی خۆتان ئەبەخشن بە بەرنامەکە تا کۆتایی بینەرانی بەڕێز ئێوەش لەگەڵمان بن دکتۆر سەرەتا بێمە لای بەڕێزت کاریگەری تەکنۆلۆژیا و ئامێرە نوێیەکان بەگشتی بە هەموو بابەتەکانیەوە تا چەند لەسەر ئاشتی کۆمەڵایەتی لە کۆمەڵگەی کوردیدا ڕەنجی داوەتەوە کاریگەرە خۆی کە باسی تەکنەلۆجیایە هۆیەکانی ڕاگەیاندنەکەین تەکنەلۆجیاکەیە هۆیەکان خۆی بێلایەنە یعنی هیچ کاریگەریی نییە وەکو تەکنەلۆجیا بێجیانە بەڵام ئەوانەی لە دوای ئەو تەکنەلۆجیایان ئەوانەی لە دوای ئەو ڕاگەیاندنەوەن ئەوان گیانەکەن بەبەریا اینجا ئەگەر بەرنامە و پرۆگرامەکان بۆ بەرژەوەندی تاشی کورد بێ بۆ گەشەپێدانی ئاشتی بێ بۆ پەروەردەی خێزان بێ بۆ بەهێزکردنی کەسێتی تاشی کورد بێ بێگومان بە قازانجی تەواوە بێ بەڵام بە پێچەوانەکە شێوە دەتوانی ئەو بەرنامە و پرۆگرامانی لە ڕێگەی هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکان و کەناڵەکانی ڕاگەیاندن و هەموو ئەو تەکنەلۆژیای بە ئایفۆن و ئایپات و نازانچیەوە هەموو ئەمانە بەگشتی ئەگەر بەرنامەکان خراپ بن بێگومان بە زەرەری هەموو تاچێک چ بناغی خێزان بێ هەڵێتەکێنێ چ پەیوەندی نێوان مناڵ و دایک و باوک بێت تێکیە چ پەیوەندی نێوان تاکەکانی کۆمەڵ و حیزبەکان بێ هەمووی ئەتوانێت هەڵتەکێنێ و بەداخیشەوە زۆر جاربینی ومانە ئەم تەکنەلۆجیایە ئێمەی تاشی کورد وەکو پێویست باش بەکارمان نێناوە من بۆ ئەوشێ گەڕێنمەوە لەوانەیەم تەکنەلۆژیانە کە خێرا جەناب دەزانیمە لە سیستمێکی داخراوی وەکو ئەمەی سیستمی دیکتاتۆری سەدام تەنیا یەک دوو تەلەڤیزۆنی مەرکەزی هەبوو بەرنامەکان هەمووی سنووردار بوون لەو کەپتەیە لەو ئابڵوقەدانەیە کاتێ دوای 2023 کە کرانەوەیەک بوو بەسەر هەموو جیهانە ئەم تەکنەلۆژیاتە ناومان ئێمە لەلایەنی دەرونی و کۆمەڵایەتی و پەروەردەییەوە تاکەکانمان ئامادە نەکردبوو بۆ وەرگرتنی تا باش بەکاری بێنێ چە تۆ تەکنەلۆژیایە گەیتە دەست تاچێک ئەگەر ئەم کەسە باش ئامادە نەکرابێ بتوانێت لەلایەنی دەرونی و عقلیەوە ئەم تەکنەلۆژیایە ئەم ئایپات ئەم ئایفۆن ئەم مۆبایلە باش بەکاربێنێ بێگومان بە زیانی خۆی چواردەوەەکەی چۆن ڕێگەی ئەگرین لە هاتنەوەی ئەو ئامێرانە هەتا ئێمە تاشی هۆشیار بەرامبەر وەکو بەکارهێنەر بەڵێ مەحاڵە بتوانانی ڕێی لێ بگری لە ماڵەوە نایهێڵێچێ لە کافتریایەکە هی هاوڕێکی ئەو مستەحیلە چونکە ئەمە ژیانە وەکو گوندێکی پشکۆلی لاتۆمە دنیا بەڵام ئەبێت تۆ قسە لەسەر ئەوە بکەین چۆن ئێمە مناڵ و تاچی خۆمان وا پەروەردەکەین چۆن مەناعە یاخود بەرگریەکی دەرونیان هەبێ ئەو سلبیات و کاریگەری کە لەگەڵ خۆی هێناوێتی کاریگەری لێنەکە لە هەمان کاتیشە بە ڕێچکەیەکی باشە بەکاری بێنێ بۆ خزمەتی خۆی و کۆمەلگاکەی بڕۆ بێسام تەکنۆلۆژیا ئەم ئەنتەرنێتە بەحرێ ئۆقیانوسێکە چی دەوێت توانی تیا بدۆزیتەوە منوەکو مامۆسایەکی زانکۆ خوێندکارێک دایکێ باوکێ چیت ئەوێ ئەتوانی لی دەربێنی بۆ خزمەتی خۆت و کۆمەڵگاکە لێرە ئەوەیە ینی بەرامبەر بەو ینی هەر کەسێک لەگەڵ هەر شارەزای پسپۆرەی وەکو بەڕێستان بازەکرێت و دیاردێش ینی دیاریشە زۆر ئاشکرایکە ئەتوانرێت قازانج و سوودێکی چۆنەڵێ بێکۆتا و بێنەبراوی پێ بەدەستبێنی بەس لەگەڵ ئەوە ینی بۆ نەتوانراوە ئەو قازانجە پێ بەدەست بهێنرێت چییە هۆکارەکە چییە هەر تەنها ئەوەیە کە هۆشیاری نییە لە بەکارهێنانە یان حەز و ویستێک نییە بووی نەمەنزانیوە باش بەکاری بێنین ئەجینا ئەگەر ئێمە کۆمەڵێ دام و دەستگامان هەیە مؤسساتی اجتیماعی پێڵن دام و دەستگای بە کۆمەڵایەتیکردن خێزانێکێکیانە مزگەوت و شوێنەکانی خواپەرستیە قوتابخانە خوێندنگایە هاوڕێ هیچیان دەستگای ڕاگەاندنە بڕواو ببێ ئێستا ڕاگەاندنەکان لە هەموو ئەوانەی تر زیاتر کاریگەری هەیە چێمەوەکو دایک و باوک لەوانەیە کاتمان نەبێ 2 سەعات بۆ مناڵەکەمانی تەرخانکەین نیو سەعاتیش بەڵام
لەوانەیە مناڵەکەی تۆ مناڵەکەی من 5 ساعت 6 ساعت بەلانی کەمەوە لە بەرەم تەلەڤیزۆن و ئینتەرنێت و ئایپاد و ئایفۆن نابێت بەڵام ئێمە وەکو دایک و باوک یەکەم باش مناڵمان پەروەردە نەکردووە تا بتوانن سوود لە باشەکانی وەرگن زۆر جار ئێمەی گەورە وەکو پێشەنگی وەکو قودوەی خراپ بەکارمان هێناوە اینجا چواردەورەکەش و هەموو لایەکیش سانسۆرێکمان بۆ دانەناوە نەمانزانیوە شتی باش و شتی خراپ لێک جیاکەینەوە بۆیە بەداخەوە ئێمە من بە حکمی شەکەی خۆم زۆر جارە بینم بەهۆی ئەم تەکنۆلۆژیا و بەهۆی ئەم هۆیەکانی ڕاگەاندنەوە زۆر جار خێزان بنەماکانی هەڵتێک تەلاق و لێک جیابوونەوە بووە کێشەی گەورە دروست بووە بۆ لەبەرەوەی خراپ بەکارهێنراوە زۆر باشە دەستخۆش بێت دواتر ئەگەڕێم و لای بەڕێزێت مامۆستا دکتۆر محەممەد لە ڕووی ئاینیەوە وەکو کۆمەلگەی کوردی ئێستا بەشێکی هەرە زۆری پابەندە بە ئاینی ئیسلامەوە ئایا بڵین چۆنەڵێ ئەوانەی کە زانای ئاینین و شەرحکەری ئەو پەیامەن و وتاربێژن لە مزگەوتەکانە و خاوەنی بەرنامە لە دەستگاکانی ڕاگەیاندنە کاریگەریان لەسەر هۆشیاری کۆمەڵ و تاک و خێزان بە تایبەتی تر هەیە ڕۆڵیان چی بووە تۆ جەنابەت وەکو لە هەمان کاتیشا چاودێرێک لەسەر ئەو بابەتە ئەچی خۆیان بەجێ گەیاندووە و چ کاریگەریەک و ئیجابێتێکیان خستۆتەوە بەوەی کە خەڵک گوێبیستی ئەو ڕێنمایە ئاینیانە بێت لەو بوارەیە سەرەتا بەناوی خوای بەخشندا سوپاس بۆ ئەو پەروەردگاری کە نیعمەتەکانی خۆی ڕژاندووە بە سەرمانە و یەکێک لە نیعمەتەکانیش بەڕاستی ئەم تەکنۆلۆژیایە وەسڵاو لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ فەرموویەتی ڕۆژێ دێ هەموو سەر زەوی وە گوندێکی لێ دێ و فەرموویە تەقارەب الزەمان زەمانەکان کورتە بێتەوە زۆر لێک نزیکە بێتەوە واتە ئەوەی ساڵانی زوو ئەو توانی بە 2 ساڵ بیکەی ئێستا توانی بە 2 ساعت بیکەی و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی واتە ئەم بابەتی ئێستا لە تەکنۆلۆژیایە خبری پێداوین و زۆر هێشتا ماومانە ئەمە کەمیەتی ئەمە لای خوارویەتی لای سەروی ماوە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم دەیتەوە بۆ ماڵەوە چەند لە ماڵ دوور بی چەند زەمنت پێچوو بێ پێڵاوەکانت پێت دەڵێ چی هاتووە چەند جار دەرگا کراوەتەوە چێ میوانت بوو هەموو خبری ماڵە بۆ دەگێڕێتەوە واتە هێشتا ماومانە بەڵام ئەوەیە بەڕاستی کاریگەریکی زۆر بەهێزی هەیە ئەم تەکنۆلۆژیا دوو ڕووی هەیە ڕوویەکیان زۆر گەشە و زۆر پڕ ئاسۆیە ڕوویەکی تریان زۆر تاریک و زۆر خراپە ئەبێ ئەو ڕوویان ئێمە وەکو مامەسانی ئاینی ئاین ڕێنمونیمانەکە مەسەلەی تەکنۆلۆژیا و فەیسبوک و ئەنتەرنێت و موبایل و ئەمانە هەمووی کۆمەڵی بابەتن لە منتەهایە واتە ئەو پەڕی نعمەتی خوایە ئەتوانی بۆ لا باشەکە بەکاری بێنی واتوانی بۆ لا خراپەکەش بەکار بێ واتە ئێمە وەک پەروەردە ئەبێ تاکەکان وا پەروەردە بکەین کەوا لە ئامادە باشیا بن هەرگیز وەکو جەنابی دکتۆر کەریم فەرمووی ڕێی لێ ناگیرێ و ڕێگرتن لێی کاردانەوە و سەلبیاتێکی زۆر خراپی ئەبێ بۆیە بەڕەهایی نا بەڵام بە سنووردار و ئێمە هەوڵ بین ئەو تاکانە فێرکەین چۆن بەکاری هێنێ یەکەم کاتی خۆی لە غەیری پێویست پێ نەکوژێت لەبەرەوەی ئەگەر کاتی خۆی پێ بکوژێت فەرزەکان و واجبەکان و حقوقانی دایە و بابە و حقوقی خوێندن و ئەو بابەتانەی کەوا حەقێتی لەسەری جێبەجێ نەکا ئەلەو کاتە ئەتوانین بڵین بەکارهێنانی بەرەو حرامە ڕۆ دوو هەمیان ئەمە ئەسرارە واتە ئەتوانێت کۆمەڵێ فەزیحەتی خەڵقی پێ بڵاو کاتەوە کۆمەڵی خەڵقی پێ تەشیر بکە پێ بڕوشێنێ هەیبەتی خەڵقی پێ بری نارکە ئەبێت تاکەکان وا فێرکەین کە ئەمە بەکارهێنانی ئەمە لەو بابەتانەیە زۆر حرامە و زۆر قەدەغەیە و زۆر بڤەیە و تۆڵی پەروەردگار تۆڵی لێ ئەسێنێ و ئەمە نابێت سێ هەمیشیان بڵاوکردنەوەی خەبەرەکان پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم كفى بالمرء آثما أن يحدث بما سمع چی بیست چی بینی بڵاوی کاتەوە ئەو کلیکە ئەمڕۆ ئەڵین 50 پێش زبان کەوتووە واتە بە یەک کلیک ئەتوانێ هەزارەها ماڵ و هەزارەها تاکی کۆمەلگا بیبینێ بۆ خێر ئەتوانێ بەکاری بێنێ واتە سیلاحێکی ذو حەدەینە چەکێکە دوو ڕووی هەیە ڕوویەکیان بۆ باشە ڕوویەکیان بۆ خراپە ئەتوانێت خۆی پێ خوێناوی کە جستەی خۆی پێ ببڕێ خۆی پێ بکوژێت زۆر باش مامۆسایانی ئاینی تاشن توانیویانە بۆ خۆیان سوودی باشی لێ ببینین و خۆیانی پێ ڕۆشنبیر بکەن کردوێتیان بە هۆکارێکی پەیداگرنی زانیاری و شارەزابوون طبعا نەکەل لە ڕووی دینیەوە لە هەموو زانست و عیلمەکانی تر لێی بەهرەمەند بن لە ئاستی پێویستا بووە لە ئاستی پێویستە الحەمدولە ئێستا مەسەڵەن زانانی ئاینی وتارەکان ئەتوانی تۆ ئەمڕۆ بۆ بەیانی وتاری 20 وڵاتی تر ئاگا لێ بێ کە چی بۆ هەفتەی ڕابردوو چی ئەبێت و وتارەکان وەکو جەریدەیەکی هەفتانە بیبەستیتەوە بە هەموو خەبەرەکانی دنیا
واتە شرۆڤەیەکی جوان بکەیت ئەوەی کە ڕوەدا لە دەوروبەرەوە ئەوەی کە دێت چییە و ئەوەی کە ڕۆشتووە لە هەفتەی ڕابردووە ڕوویاوە چۆنە هەڵوێست دید و بابەتەکان بڵێ زانای ئاینی ئەو حەدەس و گۆڕانکاریانی کە لە وڵاتانی مسلمان و بەتای مرۆڤایەتی بەگشتی تووشیە بێت ئاشکرایکە بۆ خەڵکو باسی زۆر زەرورە چییە ئەگەر ئاشکرای نەکات توانین بڵین ئەو وتاربێژە و تاربێژێکی مردووە یان ئەو خوتبەیەکی مردووە خوتبەی زیندوو ئەوەیە کەوا شتە تازەگەریەکان بە شێوازێک خەڵک فێر کات چۆن بەکاری بێنێ ئێمە وەکو مامەسایانی ئاینی هەموو بەکارهێنانی ئەو بابەتە تەکنەلۆژیانە ڕێنمونیانە دەنێ لە ڕووی شەرعیەوە تاچەنە دروستە تاچەنە دروست نییە تاچە ناتوانێت بەکاری بێنێەوە تاچە ناتوانێت وتارتان تایبەت کردو بەوەی کە هۆشیاری تاگ و خێزان تایبەتی کە ئێوە هەموو تاگەکانی خێزان ئەگەر هەمووشان نەبن ئەندامەشان هەر ئامادە بن لە وتارەکانی ئێوەدا نەگوتارمان بۆ ئەوە ئامادە کردووە چەندەها وتار لەسەر بەکارهێنانی موبایل چەندەها وتار لەسەر بەکارهێنانی فەیسبوک چەندەها وتار لەسەر بەکارهێنانی تویتەر و ئەوانە ئیسفادەی چییە و ئەگەر بە شێوازی لە شێوازەکان ئێمال کرێت چ زەرەرەگا لە تاکەکانی کۆمەڵ واتە تۆ ئەتوانی جاران ئەگەر مامەسایەکی ئاینی کتێبێکی زۆر بەگران بۆ بکردرایە زۆر بە ناڕەحەت ئێستا توانێت لە مەکتەبەی تورکیا ڕاکێشێ لە مەکتەبەی مسر ڕاکێشێ لە مەکتەبەی مەدینە ڕاکێشێ ئەتوانێت لە هەر شوێنێکی دنیا هەر باس و خواسێکی نوێگەری هەیە لە ڕووی فقهیەوە لە ڕووی تەفسیرەوە لە ڕووی خوێندنەوەی دقێکی زانستی تازە بۆ قورئان و فەرمایشتەکانی پێغەمبەر فیدباکتان بە هاتوۆتەوە ینی بڵین ئەوەی کە ئەو کاریگەری لەسەر بڵین نوێشخێنان ئەوەی کە ئامادە بوون لە وتارەکانیەوەدا بە دڵنیاییەوە کە سوودیان لێ وەربگرێت لەو طبعی هەموو ئینسانی حەزی لە نوێگەری و لە تازەگەری و لە شتە تازەکانە بیبیستێ و هەروەها بڵێ ئەو مامۆستا ئاینانی کەوا کۆمپیوتەر و ئەنتەرنێت و فەیسبوک بەکارهێن و هەواڵە تازە گەرم و گوڕەکان لە ڕووی زانست و زانیاری دنیاوە ئەتوانێت بەکاری بێنێ بەڵە بە دڵنیایەوە فیدباکی نوێشخێنان لەسەر ئەوە ئاماژە بوو ئەوە ئەکا ئەو مامۆستانە پێشەنگن کە زیاتر لەو بابەتانەیە زۆر باش زانیاری نوێیان پێ دەست خۆش بێگەڕێم ولا دکتۆرە نزاکەت بابەتەکە هەر چۆنە لە تەخەسوس و پسپۆڕێکی هەر ڕاگەیاندنیش ینی هەمووی ئەکرێت بە جۆرە لە جۆرەکان لە بواری ڕاگەیاند و ئیعلامە جێگەی بکرێتەوە ئەمە یعنی فەلسەفەی ڕاگەیاندن بیر و ئایدێ ڕاگەیاندن بەگشتی چۆنە ڕوانێتە ئەو ئامێرە و تەکنەلۆژیە نوێیانەی کە بەم شێوە بەربڵاویە بەو فراوانیە بەو بێسانسۆریە ڕۆکاتە کۆمەڵی کوردی لە ئەمڕۆیە خۆی گەشەی تەکنەلۆجیا لە جیهانە چۆتە ناو هەموو بوارەکانەوە چۆتە ناو بواری کۆمەڵایەتیەوە چۆتە ناو بواری سیاسەتەوە چۆتە ناو بواری زانستەوە چۆتە ناو بواری حکومڕانی و سیستمی دەست ئەوانەوە لەبەرەوە کو جەنابی دکتۆر ئاماژەی پێکرد تێڕوانینەکە لەوە نییە کە ئەم گەشەی تەکنەلۆژیایە ئەم ئامێرە چی بەسەرهێناوە تێڕوانینەکە لەوەیە کە بۆچی بەکاردهێنرێت ینی ئامانج لە بەکارهێنانەکەی چیە من ئەوە نەقسەی من قسەی هەموو ئەو کەسانەیە کە چاودێرن لەو بوارە کۆمەڵگەی کوردی ئێمە پێش ئەوەی بگەینە ئەوەی حاجەمان بە هەندێک لەو ئامێرە تەکنەلۆژیانە هەبێ پێش ئەوەی ئێمە ئامادە باشی بکەین بۆ ئەوەی چۆن بتوانین سوود لە تەکنەلۆژیا وەرگرین تەکنەلۆژیا بە شێوەیەکی زۆر فراوان هاتە ناومانەوە ئەوەش هەر هینێکی جیهانیە کە دابەش بوونی تەکنەلۆژیا بە شێوازێکی یەکسان لەسەر ئاستی جیهانە ئەوە مەسەرەن ئامانجی ئەو کەسانەیە کە لە پشت گەشەی تەکنەلۆژیا و بەرهەمهێنانی ئامرازەکانی تەکنەلۆژیاون بۆیە لە هەموو ئەو بوارانانی ئەکەوێتە سەر ئەوەی بۆ نمونە ئێمە ئەڵێن ئێمە ئەم بارودۆخەی بۆ خوڵقاندین وڵاتانی پێشکەوت و یابان ئەوروپا هەموو ئەوانە هەموو ئەو گەشەی تەکنەلۆژیان پێش ئێمە پێگەیشتووە بەڵام ئەوان خۆیان ڕێکخست لەگەڵ گەشەی تەکنەلۆژیاکە بۆ نمونە لە ئینتەرنێت لە ڕووی سیستمی سیاسیانەوە لە ڕووی سیستمی پەروەردەیانەوە لە ڕووی سیستمی زانکۆییانەوە هاتن یەکسەر سوودیان لەو گەشەی بوو بەڵام ئێمە تاوەکو ئێستا ئینتەرنێتمان بواتە کۆمپیوتەرمان بواتە هێشتا نەمانتوانیەوە لە زۆر بوارە سوودی لێ ببینین مۆبایل کاتێک گەشتە لای ئەوان بۆ گەشەی مۆبایل و تەکنەلۆژیای ناو مۆبایل و مۆبایل میدیا سوودیان لێ وەرگرت بۆ بوارە جۆر بە جۆرەکانی واتە ئامادە باشیان بۆ ئەو بوارە کرد هەر گەشەی
کۆمەڵایەتیان گەشەی سیاسیان گەشەی زانستی ئەوان گەشت بۆ ئەو ئاستەی کە بەڕاستی پێویستیان بەو بوارانەی تەکنەلۆژیا هەبێت ناڵێم ئێمە ئێستا پێویستمانە بەڵام ئێمە زووتر پێش پێداویستیەکە پێش ئەوەی بتوانین سوود لەو بوارانە وەرگن وڵاتەکەمان هێشتا لەو بوارانیە کە بتوانێت سوود لەم گەشە تەکنەلۆژیانە وەرگێ نە لە بواری زانست نە لە بواری حکومڕانی و سیاست نە لە بواری کۆمەڵایەتیە بۆیە تۆ باسی ئاشتەوایی کۆمەڵایەتیەکەی ئامرازێک چۆن ئاشتەوایی کۆمەڵایەتی دروستکە ئایا سیستمەکە سیستمێکەیە ئیش بۆ ئاشتەوایی کۆمەڵایەتی بکە منەظەمات و ڕێکخرا و هەن ئیش بۆ ئاشتەوایی کۆمەڵایەتی بکەن سیستمی پەروەردەی ئێمە ئیش بۆ ئاشتەوایی کۆمەڵایەتیەکە سیستمی سیاسی ئێمە ئیش بۆ ئاشتەوایی کۆمەڵایەتیەکە واتە ئامرازەکانی تەکنەلۆژیا وەسائیلێکن بۆ جێبەجێکردنی ئامانجی لایەنی تر نەک خۆیان ئامرازێک بن بۆ ئەوەی تۆ بڵێ ئەگینا وەکو مامۆستاژ ئاماژەی پێکرد چەکێکی دووسەرە کە هەر شتێک تۆ گەشت بێت خۆت ئامادە نەکرد بوو چۆن بەکاری بێنی و بۆچی بەکاری بێنی و حاجەت نەبوو بۆچی بەکاری بێنی حاجەکە نەگەشت بۆ ئاستەی بەکاری بێنی یا نەتزانی بۆچی بەکاری بێنی یا بۆ هەرمە بەسێک بەکارت هێنا ئەو ئامرازێکە لە بەردەستی تۆ باسی ڕای گشتێکرێ زۆر جار ینی تۆ پێت وایە کاریگەری لەسەر ڕای گشتی کردووە یان بڵێن ئاڕاستەی ڕای گشتی کردووە بە ئاڕاستەیەک لە ئاڕاستەکانە ینی گۆڕانکاری لە ئاڕاستەی گشتیدا کردووە ئەم تۆڕە کۆمەڵایەتی و بابەتی تەکنەلۆژیای ئامرازەکانی بۆ نمونە ئێمە لە ڕووی ئیتیسال و کۆمیونیکیشنەوە باسی سوودەکانی ئامرازەکانی تەکنەلۆژیا بکەین ئەتوانین بڵێن لە زۆر بوارانەک لە ئیتیسالات و کۆمیونیکیشنە کار ئاسانیەکی زۆری کردووە بۆ نمونە تۆ جاران ئەگەر بدوی ستایە ڕای پێش ئەوەی مۆبایل بێت پێش ئەوەی تەکنەلۆژیا پێش ئەوەی سۆشیال میدیا بێت ڕای 100 کەس وەرگری ئەوە ماڵ بە ماڵ بچووی تاوەکو لەگەڵ ئەم کەسانە ئێستا بە یەک نامە یەک گروپ دروستەکەی ئەم گروپە دێنی ئاراستەیانەکەی گروپ هەیە ئێستا لە ناو فەیسبووکە یان لە ناو ڤایبەرە چەند سەد کەسی تێدایە تۆ بە یەک نامە ئەتوانی بە یەک پەیام ئەتوانی کاریگەری لەسەر عەقڵ و بیرکردنەوە ئەوان بکەیت کەواتە ئەم ئامرازانە لە هەر بوارێکا تۆ بتەوێت بەو مەبەستەی خۆت بەکاری بێنی ئەو ئیشت بۆەکە و ئاسانکاریت بۆەکە بە پێچەوانەشەوە بەکاری بێنە بۆ ڕای گشتی باش ئەتوانێت بەکاری بێنە بۆ ڕایەکی گشتی خراپ لەسەر شتێک ئەتوانێت بۆ هیچ شتێکی وا بەکاری بێنە بۆ تەشیرکردن بە خەڵکو و ئازاردانی خەڵکو ئەوانە ئەکەوێتە سەر جۆری بەکارهێنانەکە لە بواری ئیتیسالاتە بڵێت چ لە میدیا وەکو ئامرازەکانی ڕاگەیاندن چ لە ئامرازەکانی ئێستا بە ئامرازی کۆمیونیکیشن ناوە ئێستا مۆبایل میدیا هەیە مستەڵحاتی مۆبایل میدیا یعنی مۆبایلی چۆتە ڕزی ئامرازەکانی ڕاگەیاندنەوە ئەکەوێتە سەر شێوازی بەکارهێنانەکە زۆر باشە گەرم وڵات دکتۆر کەریم بابەتی ئەم ئەمێر و تەکنەلۆژیای نوێیان تۆڕە کۆمەڵایەتەکان ئێستا کە هەیە تا چەند فلتەرێکی بۆ دانراوە سانسۆر کراوە ئەو سانسۆرە ینی چۆنەڵێ ئامادەسازی تاکەکان و خێزانەکان و کۆمەڵە بۆی یان بە جۆرە لە جۆرەکان سانسۆری هوەری کە پێویستە دەسەڵات و لایەنی حکومی بیکات وەکو لە زۆربەی وڵاتان کە ئەگەر هۆشیاری نەبێت لە بەکارهێنانە ناچار پەنابەنە بۆ ئەو سانسۆرە هوەری کە بکرێت ئەمە نەکردنی ئەو سانسۆرە تا چەند زیان بە تاکەکانەدات بە تایبەتی ئەوانەی ئاسی تەمەنیان گەنج و هەرزەکار و تەمەنیان لە تەمەنی گەنجەتیەدا ئەوە یەکەمەکەوێتە سەر سیاسەتی و حکوومەتە ئەنجنا بدەزانانی سا لە هەرێمی کوردستان چەند کۆمپانیایکی مۆبایل و ئەنتەرنێت و ئەمانەی فەیسبوک و ئەم شەریکاتە عالەمیانە ئەمە تەمەن وەختێک سانسۆری لەسەر دانێن کە زیان بە ئەمنی قومی خۆی بگەێنێ مەسەن سا وڵاتێکی تورکیا زۆر جارە بینی کە سانسۆر دانێ لەسەر ئەو شتانە دانێت کە زەرەر بەخۆیان نەگەێنێ بەس لە کوردستانە منە تا ئێستا مەگەر حاڵەتێک ئەگەر حکوومەت یا حیزبێک لایەنێک داوا لە شەریکە و لە کۆمپانیانە بکە وەکو ئاسیاسیێڵ یا کۆڕەک یا زین کە بڵێ ئەوەم بۆ ڕاوەستێنە بۆ ماوەیەکی دیاریکراوە بۆەوە چۆن لە وەزارەتی پەروەردەن جارە سەرەکای تاقیکردنەوە گشتەکانە ئایوەستێنن مەگەر ئەو حاڵەتانە کرابێ ئەجینا وەکو ئەوەی
ئەم ئۆقیانوسە هەر لە قڕشێکەوە بیگرە هەر لە تیمساحێکەوە بیگرێت چۆن لە ناو ئۆقیانوسانەیە لە ناو ئینتەرنێتەش هەیە بێگومان نەخێت سانسۆر نییە بە هیچ شێوەیە ئەو کەسە ئازادە چێتە ناوی ئێوانێ چۆنی بیە لەم دواییە ماوەی پێشەسە لە عێراقا ئەو سایتەکانی کە عیلاقیان بە سێکس و ناحەی جنسیەوە هەیە ئەوانە بە قەرارێک لە پەرلەمانی عێراق منعیان کرد بەس لە هەرێمی کوردستان تەطبیق نەکراوە نەکراوە ینی ئەگەر باسی سانسۆر بکەیت و ئایا ئەمە ڕاستە ڕاست نییە ئەمە شتێکی ترە قسە لەسەرەوە بکەیت بەس ئەوەی مزام لە هەرێمی کوردستان ئەو شتانەی کە مەترسیدارن بۆ خێزار کۆدی لەسەردا ننراوە یاخود دایک و باوکی ئەمە ئەو شارەزایان نییە کە بزانێت لە ماڵەکەی خۆی ئەم ئەنتەرنێتە هێشتی باشتی ئاشتی خراپی تا ئەو شتانی کە خراپن نییە لە مناڵەکانی بیبینێت چە زۆربەی دایک و باوکمان هەر نازانن مەگەر ئەوەیە بچێ بە لای کەسێکی شارەزا بڵێ کاکە جان منە مێ مناڵەکەم ئەم شتانە ببینی و ئەمانە نەبینێ اینجاوە من زۆر شارەزانیم ئایا تەکنۆلۆژیا تا چەندە توانای هەیە ئەم کەسە سانسۆری لەسەردانێت تا مناڵەکانی ئەم کوڕە هەرزەکاری ئەم کچەی تووشی بەڵایە نەبێت چکە زۆر جارێک کوڕ و کچێ تووشی زۆر کێشەی گەورە بوون لە ڕێگە ئینتەرنێتەوە ئێستا بەعەکسەوە من زۆر جارە بینم کۆمپانیەکان ئاسانکاریەکەن لە جاری سانسۆردانێ ڕیکلامەکەن شەو نیوە شەو لە 12 شەو هەرزانیەکەن دا خەڵکی وا هەیەمە خوێندکاری زانکۆمانێ بەیانیە خەواڵووە هەتا پێنجی بەیانی دانیشتۆ بەسەر فەیسبوک و نازانم چاتۆنتەنێ ئەمە ئەکەوێتەوە سەر ئەم گەنجە تۆ ئەوەنە بیر نەکەیتەوە بڵێ من سەقبەل و چارەنووسی من لەگەڵ خوێندنەکەمە دا بنیشی بەشتی ئاوا ینی بێسوودەوە خەوەکە کە حاجەیەکی فسیۆلۆژیە لە خۆتی مەنعکەی و بەیانیەتە ناو هۆڵی خوێندنەوە ئاگەر لێنی هۆر باوێشکەیت و خەیاڵە بیتەوە وەکو مدمنی لێ هاتۆ چکە زۆر ئێستا کەسانێکن ماوەیەکی زۆر لە 6 ساعات و 7 ساعات 8 ساعات زیاتر جاوە دیڕاستاتی ئەمە عالەمی هەیە کاتی لە 8 ساعات زیاتر بوو تەمان لە 24 ساعاتەکە چێتە ئیدمانەوانێ اینجا کاتێکی زۆریشی لێڕوە یعنی وای لێت و کاریگەری لەسەر خوێندنیشان تۆ پێ دوایە دکتۆر تۆ پێ دوایە نەک خودی خۆیان بەڵکو ڕیکلامەکانیشان کە ڕیکلامی بۆکرێ خەڵکی ینی تاگەکان خێزانەکانی زۆربەی ڕیکلامەکەش کردەوە بە زۆربەی ڕیکلامەکان و شتەکان دەکرێت خۆ حساب بۆ ناحیەی ئاسایش و یاخود قوچێتی خێزان و کۆمەڵگای کوردی و ئاسایشی نەتەوەی نەکرا و میمێ چەند پارەی دەسەکەوێت یامە زۆر جارەوە قسەمان لەسەر کردووە تەنانەت لە تەلەڤیزۆنەکان سەتەلایتەکان دەیان بەرنامەی دۆبلاژکراو هەیە بۆ کۆمەڵگای ئێمە ناگونجێ زیانێکی زۆر لە ئەخلاقی تاکی کوردەیە لە دینەکەی ئەیە لە باری دەرونیەکەی ئەیە لەبەرەوەی لە فەرهەنگی و بەڵێ لە هەمووی ئەیانی ئێستا زمانی کوردی وای لێ هاتووە خەریکە زمانە کوردی ڕستانەکە زەوەی هەمان بۆ ئەشێوێ ئەمەگە مستەڵەحاتی سەیسیر هاتووەتە ناویەوە اینجا کۆمەڵی قیم و بەهای ئەخلاقی من زۆر سەیری ناکەم ئەزار هەندێک مسەلسەلەکە خەڵکەکە باسیەکە ئەڵێن دە مسەلسەلەی سەیرەکەن کەس نازانێت کێ ژنی چێ مێردی چێ سێ چوار مناڵین جا دوای سێ چوار مناڵ وەرە بابچین لە کەنیسە یا لە فڵان شوێن ماری مەبەستم چییە کۆمەڵی شت هەیە بۆ کۆمەلگای ئێمە ناگونجێت بە هەمان زمانی گفتوگۆکردنی ئەو تاکی خێزانەژ یعنی چۆنە لە بەلهەجەی ناوچەی خۆشی بۆی وەرگێڕراوە کە ئەنەما لەو شوێنە ئەو فلیماگرێت لە کاتێکە ئەمە لە فەرهەنگ و لە وڵات و لە دابوونەری تشتر ئەو فلیمەکراوە بۆ شوێنی خۆی یاقۆب خۆی دایمەن لە هەموو وڵاتانی دنیاسا لەو ئەمریکایە قەت ڕێ و پێنایان هەموو شتێ بڵاوکەیتەوە من زۆر جاگلەی ئەوم لە پەرلەمانی خۆمان هەبوو ئەڵێم تۆ قەرارێ دەرەکەی بۆ ئەوەی یەکێ ژنی دووەم نێنێ و سێم نێنێ بەڵامە چێ لە کەرکووک مارەیە کەمانەوەی قەرارەکە هیچ مەفعولێکی نابێ یا بۆ جگەرە کێشان جگەرە نەکێشەکە خۆیاندان پەرلەمانە چێ لە بەڵەکۆنەکەی کێشێ دوای قەرارەکە ئەمانە دەرەکەن بەڵام یاسایەکە تا ئێستا لە هەرێمی کوردستان نییە بۆ ڕێخستنی ڕاگەاندنەکان ینی ئەم هەموو کەناڵی تەلەڤیزۆنیە و مەحەلیە و نازانم سایتانە هەیە کوا لە وەزارەتی ڕۆشنبیری پاڵپز بە یاسایەکی پەرلەمان قەرارێ هەیە کە ئەم سەتەلایتە ئەم شتەی بڵاو کردەوانێ دەرچوو زیانی بۆ تاچی کورد بۆ کۆمەڵگای کوردی بۆ ئاسایشی نەتەوەی هەیە منعیکا و غەڕامەی بکە مستەحیلە هیچی وای ئەمامە نییە بۆیە بینی هەر یەکە و حەزی لە چێ فیشەیەکە پێوەی کردووە ئەیکاتە ناو ماڵەکانمانەوە بە بێوی ئیجازە وەرگریە ئیحراز دەکات مناڵە تووشی انحرافەکە خێزانی لێەکە بەدە بەشەوانێ سەرڕای ئەوەش ئێمە زۆر جاش بەرنامە کوردیەکانیشمان بەداخەوە من هەندێک لە کەناڵەکان بەرنامە بینم بە حسابی بە ناوی کۆمیدی و شتیواوە چی وشەی ناشرین هەیە جنێ و هەیە شەقتی هەڵڵان هەیە سوکایەتی هەیە زۆر مناڵمە فێری جنێ و لە ڕێگەی ئەمانەوە زۆر مناڵ کە شەق لە باوکی هەڵای سوکایەتی تفکردن لە ڕێگەم بەرنامانەوە کە فلتەرێک نییە مەفروزە لە هەموو سەتەلایتەکانێمە سەدان جار وتمە وەکو وڵاتانی پێشکەوتوو یعنی ئێسام من سەتەلایتێکم هەیە ئەم حیزبە سەتەلایتێکە مەفروزە بە یاسایەک و بە فەرمانی وەزارەتی ڕۆشنبیری بڵێ کاکە تۆ ئەبێ
فلتەرە هەبێ بۆ نمونە ئەبێ کەسێکی دەروونناس ببینە کۆمەڵناسێ ببینە کەسێکی مۆسیقی ببینە بۆی زانە ئاوازی کوردیەکەش ناشێوێنە ئایا بزانێ زەرەری بۆ لایەنی کۆمەڵایەتی نیە کۆمەڵناسێ ببینە ڕاگەیانکارە ببینە دەروونناسێ بزان مامۆسایشی ئاینی بینێ ئەمانە مەفروزە بەم فلتەرانەیە بڕە ئەمانەی چی نییە ینی جاری وا لە سەتەلایەتەکان گەنجێکەیە خۆی حەزی لە چی کا بە ناویوانێ مڕاهقێکە ئەهێنێ بۆ هەموو ماڵەکانە ئەنج ئەمان هەمووی کێشەیە ڕێک نەخراوە ئێمە لەگەڵ ئەوەی بەڵێ تەکنەلۆژیا زۆر گرنگە هەموو کەناڵەکان خزمەت بەڵام ئێمە نەگوەکو تاگ لەسەر ئاستی سەرەوەش وەکو پێویست ڕێکمان نەخستەوە بۆیە من هەستەکەم بە حکمی ئیشەکەم زۆر جار کێشەی زۆر گەورەی دروست کردەوە بۆ خێزان و بۆ تاچی کورد دەست خۆش بێ دکتۆر محەممەد زیاتر فتوواکان لەکوێ چارەسەری ئەو بابەتانان یعنی ئێمە خۆ دەزانی لیژنەی فتوا هەیە و ئەکتیڤ و چالاکن لەکوێ ئەو بابەتان ئایا ئەو دکتۆر کۆمەڵێ شتی واقعی بەڕاستی ینی شتی زۆر گەورە هەیە لە ڕاگەیاندنەکە کە چۆنەڵە بەسەروبەریشی گەورەی تێدایە هەم لە ڕێکلامەکانەوە هەم لە درامەکانەوە هەم لە یعنی تر هەشتی قازانجی ئابووری تیاابێ تەنها ڕەچاوی ئەوەکرێ هێ ڕجای هیچ شتێکی تر ناگرێ ئێوە فتوواکان چۆن بێت کە بۆی کە هیچ نەبێت ستۆپێک بم بابەتانە بکات لە ڕووی فتوواوە بەڕاستی ئەوارەی کە وروژێنەرن بۆ حاڵەتی جنسی و بۆ هەڵڵانی لاوەکان بەرەو هەڵدێر ئەوە فتوا لەسەر ئەوەیە کە بەکارهێنانی و بینینی بەڕاستی قەدەغێ و حرامە و بابەتی ئەوەی کابێدایە و بابە زۆر بەڕاهایی ئەوە تەسلیمی مناڵەکانیان نەکەن یعنی وەکەوە مناڵێکی مراهقی 12 ساڵ تۆ لۆریەکی بیتێ لێی خوڕێکە نایزانێ و هەم خۆشی بە ناڕەحەتیا بام خەڵکی تریش پاشان لە ڕووی ئەوەوە کە ئاسایشی عائیلی خانەوادەیی بەڕاستی هیچ ڕچاو ناکرێت لەو بابەتانەیە ئەو کۆمپانیانە زۆر بڕەها ئەوەی کە وروژێنەرە کەی بیانەوێ چۆن بیانەوێ بەبێ ئەوەی کەس لیان پرسێتەوە بەبێ ئەوەی هەموو سنوورەکانی ئاسایشی نەتەوەیان ئەبەزێنن ئاسایشی خانەوادە ئەبەزێنن و هەموو ئەو قەدەغە کراوانە بڵاوەکەنەوە بەبێ ئەوە یەکێکە بێ محاسبەیان کە یا ڕێگەیەکی یاسایی هەبێ بۆ محاسبەکردنیان و تا ئێستا نەمبیستووە مەسەن لە خوارێمی خۆمانە داواکاری گشتی داوایەک لەسەر کەناڵێک تۆمارکە کە ئەم کەناڵە لە ڕووی نەتەوەی لە ڕووی کللتوری لە ڕووی فەرهەنگەوە شێواندنی کردووە لە نێو خانەوادەکانە کە زۆر کەناڵمانەیە بەڕاستی سیرکردنیان حرامە لەبەرەوەی فەرهەنگی عایلە شێوێنێ لەبەرەوەی ئەو خەڵک فێری ئەوە ئەکا مناڵی خەڵک فێری ئەوە ئەکا کە سنووری باوک ببەسێنێ خێزان فێری ئەوە ئەکا کە هەرگیز پەیوەست نەبێ بە هاوسەرەوە و فێری ئەوە ئەکا کە هەموو جۆرەکانی خیانەت بگرێتە بەر ڕێساگ نییە و هیچ ڕێنمایی نییە بۆ لێ پێچنەوەکردن لەسەر ئێوە چی هەوڵێکتان هەبووە لە ڕابردوو لە ئێسادا لە ئایندەیە کە ئیتر ئەمە بەڕاستی گەشتەوە حاڵەتی کە پێویستە ئێوەش هەڵێ زۆرگرن ینی لەوە چێ ئەوەی کە کرابێت وەشارکردنەوەی تاک گەیری بێ بەڵام لەوە چێ ئەم هەموو هەوڵ و کار و ئیشەی کە زۆر لە کۆمەلگا پێست لەسەرەوە لە بواری جێبەجێکردنا لە چڵات جێبەجێکردنا بە بڕیارێک ئەم شتانە هەلبێت و کۆتایی ئەوە نەبوو بە بڕیارێسە بۆ نمونە لە ئەوەسم هەوڵەکانتانە لە ساڵی پێشووە لە ساڵ پار ساڵ لە هەولێر زانایانی ئاینی لەسەر کۆمەڵێ بەرنامی تەلەڤیزیۆنی دید و هەڵوێستیان هەبوو و بەڕاستیش یعنی وەزارەتی ناوخۆ جوابیانەوە و ئەو فلیمانەیان ئەو درامانیان منع کرد کە قەدەغە کرد کە بەڕاستی هۆکاری سەرەکی هەڵۆشانەوەی خێزانەکان بوو بەڵێ هەندێکدار زانایان وکو زانایانی ئاینی و وەکو مەجلیسی فتوا لە هەرێم هەڵوێست و دیدیان هەبووە و لە زۆر کاتی شار چاو کراوە بەڵام لە ئامادە باشیان نییە ئەوە بۆ هەموو بەزاندنی سنوورێک هەر کاتێ دراماکان سنووریان بەزانی کۆمەلگا هی ئاین هی نەتەوە بێنە دەنگ و خێرا جواب بدرێتەوە بەڵێ ساڵانی پێشوتیش لە سلێمانیە درامایەکە بوو منع کرا و حکومت یعنی زۆر بە جوانی وەڵامی زانایانی دایەوە و بڕیاریشی دا و درامایە زۆر جارم بابەتانە لەو کاتانە بە تایبەتی لەم بارودۆخەیە کە لایەنە سیاسی بارودۆخە ململانی حزبی و بڵین ئەو بارودۆخی کە هەیە ئەمڕۆ لەم هەرێم ئێمەدا وای کردو کە جێگە بە چۆنەڵێ بە جۆرە لە جۆرەکان کایەکانی تر ونکە ینی چۆنەڵێ گرنگیدان بە کایەکانی تر فرامۆش کرێت وا ئەبینرێت ینی ئەمە چۆن بەڕاستی تەکنەلۆژیا و ئەنتەرنێت و موبایل و خێرایی پەیوەندیکردن کاریگەریکی زۆر خێرا تیژڕە و گەرم گوڕ و کاریگەریکی زۆر بەتوانە و تەنگوتۆڵی هەیە لەسەر تاکەکان
ئێستا بینین بۆ نمونە ئەگەر سیرکەین چ کاریگەریەکە 5 ساڵ پێش ئێستا لە نێو قاوەخانەکان و چایخانەکانی هەرێمە ئەتۆ مەسەلەن هینێک نەبینی ئەوەی کە ئەکێشرێت و دوو کەڵەکەی دەرەکە نێرگەلێک نابینی بەڵام ئێستا وای لێ هاتووە بەداخەوە کاریگەری و تەکنەلۆژیانە کاریگەریکی زۆر سلبی هەبووە کچەکانیشمان فێری نێرگەلە بوو و ئەو کاتە هەندێک بابەتی تازەی تێکرێت مدمینە بن بە مادە هۆشبەرەکانیشەوە بۆیە ئەتوانم بڵێم بە بابەتێکی چاولێکەری ئەوە زیادی بڵێ و لە هەندێک شوێنیش مەسان ساڵ پار لە هەولێر زانایانی ئاینی و مەجلیسی فتوای هەولێر داوای کردکەوە درامایەک کە بۆ هەڵوەشانەوەی کۆمەلگا بەکارێ ڕایوەستێن و قەدەغەیکەن و وەزارەتی ناوخۆڵامی دانەوە و وەزارەتی ڕۆشنبیری و قەدەغەیان کرد بەڵام ئەمە زۆر کاریگەری بەهێزی نییە یان جاری وایە لە دوای 12 شەوەوە ئەو ئەنتەرنێت و ئەو بابەتانە ئەوەندە واڵایە ئەوەندە بابەتی و ڕوژێنەر ڕیکلامی بۆ ئەکرێ کە ڕاستە و خۆ لەسەر خوێنکارەکانی زانکۆ لەسەر مناڵەکانمان لەسەر نەخوێندنیان لەسەر دواکەوتنیان باشە ئێستا ئەو هەموو تەکنۆلۆژیا هەیە بۆ فێربوون بەڵام فێربوون لە دواوەیە ئەو هەموو پێشکەوتنە هەیە بۆ زانست و بۆ معریفەت بەڵام مەبینین زۆر لە دواوەیە لەبەر ئەوە کاریگەریەکی زۆر خراپی هەیە کاتێک کە مناڵ پێوەی مەشغوڵە بێ کاتێک کە سندوردار ناکرێ بۆی کاتێک کە مدمین ئەبێ بە مادە و ڕوژێنەرەکان کە بۆ خراپە و واتە سەلبیاتی زیاتر بێت. زۆر باشە سپاس دکتۆر زاگەت زیاتر ئەو کەناڵە ڕاگەیاندانەی کە هەن ئێستا وجودیان هەیە و ئەچنە ناو تاکەکانی کۆمەڵگە لە ڕێگەی خێزانەوە ینی هەر بەڕێزیش ینی هەرموو تاچێک وای لێ هاتووە ئەزانێت کە ئەو بابەتە بە دوایە ئەگەڕێن تەنها زۆرترین بینەر و بیسەر و خوێنەری هەبێتەوەوان بە دوای شتیکان ناگەڕن زۆدەر ینی ئمە لە سیاغەکردنی بڵین داوەزانی راپۆرتێکیانە بە دواداچوونێکیانە دروستکردنی بەرنامەیەکە ینی تۆ لەمە ئێستا هەستی پێیەکی کە تەنها بۆ ڕاکێشاندنی بینەرە و هیچ فلتەرێکی وەهانیە کە ئاسایشی کۆمەڵایەتی لە بەرچاو بگرێ و ڕەچاوی بکات. پێشەوەی وەڵامت بدەمەوە بۆ ئەوەی کە بۆچی بۆ ڕاکێشان ئەوە ئیشیان لە ڕاکێشانە ئێمە لە وڵاتێکان هیچ شتێکمان ڕێک نەخستووە ینی نازانین میدیامان بۆچی ئیشەکە پەروەردەمان بۆچی ئیشەکە یەکی لەو شتانەی کە دکتۆریش ئاماژەی پێکرد فەوزایە لە هەرێمی کوردستانە و ڕێک نەخراوە و استراتیژێکی ڕوون و هێڵێکی ڕوونی نییە بەڕاستی میدیایە میدیامان زۆرە لە هەرێمی کوردستانە بەشی دوسێ وڵات ئێمە ڕەنگە بە بەراورد بە زۆر لە وڵاتە پێشکەوتەکانیش کە ژمارەی دانیشتوانیان چەند قاتی ئێمە بێ ئێمە میدیایمان هەیە بەڵام لە هەرێمی کوردستانە میدیا ڕێک نەخراوە بە ئاراستەیەک نەخزمەت بە نیشتمان بکە نەخزمەت بە پرسی هاوڵاتی بکە نەخزمەت بە پرسێکی نەتەوەیی بکە میدیا لە هەرێمی کوردستانان پەیامی ناڕوونە استراتیژی ناڕوونە بە ئاراستەی خزمەتکردن بە هاوڵاتی و بە پەروەردەی تاک و پێدانی زانیاری و معریفە و بەرزکردنەوەی ئاستی معریفەی پەروەردەی و زانیاری تاک ئەگینا بە ئاراستە سیاسیەکە هەر کەناڵێکە باگراوندێکی سیاسی هەیە بۆ پارتێکی سیاسی ئیشەکە هێڵ و استراتیژی خۆی ڕوونە چۆن بۆ پەیامە سیاسیەکەی ئیشەکات و زۆر جوانێک ئەزانێت چۆن نمایشی ئەوە بکە بەڵام بەوەی کە میدیا کە لە وڵاتانە ڕێکخراوە لە خزمەت هاوڵاتی و هاوڵاتی چەقی سەنتەری ئیشکردنی بێ و خزمەت بە نیشتمان و پرسە سیاسی و ئەمنی و نەتەوەیەکەی نیشتمان کا میدیا لە هەرێمی کوردستانە بەم ئاراستەی ڕێک نەخراوە لە دەرەوەی ئەوەش میدیا لە هەرێمی کوردستانە تۆ باز لە فلتەرەکەی میدیا لە هەرێمی کوردستانە خاوەنی نییە یعنی ئەم هەموو هەیە لە هەرێمی کوردستاندا چەند سەد کەناڵی تەلەڤیزیۆنی و چەند سەد رادیۆ و چەند هەزار ڕۆژنامە و گۆڤار هەیە لە هەرێمی کوردستانە خاوەنی نیە ینی کاتێک تۆ باس لە میدیا ئەەکەی سکاڵایەک لەسەر میدیاکەی میدیا لە وڵاتانە یا وەزارەتێک سەرپەرشتیەکە یا هەیئەیەک بۆردێک سەرپەرشتیەکە یا منەظەمەیەک موئەسسەسەیەک هەیە کە بەرپرس بێ بەرامبەر میدیا کە میدیا ڕێنمایی بکە و چاودێری بکە و ڕێنوێنی بکە بەو ئاراستەی ئەم میدیایە وا ڕێک بخات ئەمە پەیامی کەناڵی بازرگانی ئەبێ بەم سیستمە ئیش بکە بەرهەمی وادا ڕێژێ کەناڵی خەڵک بەو سیستمە ئیش بکە کەناڵی حیزبی بەوە ئیش بکە یعنی هەر کەس بە ئارەزوی خۆی کەناڵێکدا ئەنێت و چی ئەبێ تاکە فلتەرێک کە هەبێ لە وڵاتەدا پێدانی غەرامەیەکە ساڵانە بە وەزارەتی ڕۆشنبیریە یەکێک لە وەزارەتەکانە میدیا خاوەنی نیە وەزارەتی ڕۆشنبیری تەنها
پێدانی مۆڵەت و ئەگەر چەند ڕێنماییەک دەرکە هیچ وەکو دکتۆر ئاماژەی پێکرد هیچ یاسایەک نییە لە هەرێمی کوردستانە ئیسینادی بۆ بکەیتە سەر بڵێ بەهۆی ئەو یاسایەوە من لە بۆم هەیە وەزارەتی ڕۆشنبیری یا سندیکا بێ یا هەر وەزارەتێکی پەیوەندیدار بێ لە میدیا بپرسێتەوە هیچ یاسایەک نییە بۆشایی یاسایی بۆشایی ڕێخستن بۆشایی خاوەنی میدیا نە خاوەندارێتی حیزبی هەموو کەناڵێک ڕۆژنامەیەکی بچووکیش خاوەنێکی خۆی هەیە بەڵام بە ئاراستەی نیشتمان سنوورێکی کۆمەڵایەتی هەبێ ینی ئەوە ڕێکخرێەوە بێ بە یاسا ڕێکی خەیت تۆ میدیات بۆ چییە میدیا بە چ ئاراستەیەشەکە منەظەمەیەک عەفو موئەسسەسەیەک هەبێ جێبەجێی ئەو یاسایە بکە و بەرپرس بێ بەرامبەر میدیا ئەوە نییە لە هەرێمی کوردستانە ئەوەی جەنابەت ئەڵێی کە بۆ ڕیکلام و ڕاکێشانە خۆی میدیای بازرگانی لە هەر وڵاتێکا دەرکەوت نیشانەکانی ئەوەیە کە ناوەڕۆیکی بەرهەمە میدیایەکان کاڵ ئەبێتەوە تا بچیتە ناو میدیای بازرگانیەوە تا کەناڵێک بچێتە ناو بازرگانیەوە کواڵیتی و ناوەڕۆیکی پرۆگرام دابەزێت لە بەرامبەرە بە تەنها ئیش بۆ ڕانکین کەناڵ هەبێ لێرە لە هەرێمی کوردستان نەکەوت بێتە ناو هەموو چێتە ناو بازرگانیەوە بەڵام ئێمە ڕەنگە هێشتا وەکو وڵاتان چەند کەناڵێکی تایبەتی تەواوی سەر بەخۆی بازرگانیمان نەبێ بەڵام هەمووی چێتە ناو ڕیکلامەوە کە چوونەتە ناو ڕیکلامەوە لە پێناو ڕیکلامە و ڕوژاندنەکەن بۆ ڕوژاندنەکەش هەواڵی زەق دروستەکە هەواڵی ناڕاز دروستەکە شتی سەرنج ڕاکێش دروستەکە بۆچی بۆی ڕانکی خۆی بپارێزێ ڕانکی بەرز بێتەوە تیراژی زۆر بفرۆشرێ وەرگر زۆر ڕاکێشە کە وەرگری زۆر ڕاکێشە لە بەرامبەر زۆر ڕاکێشانی وەرگرا و پێگەیەکی هەیە لە بازاڕە ڕیکلامی زۆرتر بۆ دێ لەبەرەوە بەڵام ئەمە لە وڵاتانە هەمووی ڕێکخراوە میدیا یاسای ڕیکلامی ئەبێ میدیا یاسای ناوەڕۆکیەوێ میدیا یاسای تەکنیکیەوێ میدیا یاسای چاودێری و ڕقابەی ئەوێ یعنی ئەوەندە بۆشایی یاسایی بۆ میدیا ڕێخستن لە هەرێمی کوردستانە هەیە ئەوەندە میدیا لە هەرێمی کوردستانە بێخاوەنە ئەوەی کە ئێشتا ئەشیکەن لە ویژدانی خۆیانە کە هێشتا بەم ئاراستێژی دەست خۆش بە زۆر باشە دکتۆر کەریم زیاتر ئەو بابەتانەی کە ئەمڕۆ بەکاردێت بە تایبەتی لای هەرزەکار و نەوجوانان بەکارهێنانی ئامێرێنەکان تەکنۆلۆژیا تۆڕە کۆمەڵایەتەکان بەگشتی زیاتر بۆ تەرفیه بۆ یاریکردنە ینی چۆنەڵە یاری و گەیمی وا دروست بۆ ینی زۆر پێشکەوتووە زۆر وێژنی بەرزە ئەمانە چ ئاسارێکی خراپجێڵێ لەسەر دەرونی ئەو گەنجە و کە دوادرنەوەی ئایندەی ئەو کۆمەڵگەی وڵی یارمیە گەڕێنمەوە بۆی پەروەردە نییە جەناب دەزانی ئەبێت لە باخچەی ساوایانەوە تۆ پەروەردەی مناڵ بکەیت کە چی خۆش بێ و حەزی لە چی بێ و چی پێویستە ئێمە جەناب پرسیارێکی لە کاکتۆر کرد تو تەلەڤیزۆنەکان و ڕاگەاندن و میدیاکانیان بەدوایەوە گەڕێ خەڵک حەزی لە چییە ئەوە گەورەترین تاوانە بەرامبەر تاچی کورد و هاوڵاتی و بینەر و بیسەر کرێ ئەبێت تۆ بەدوای ئەوەیە بگەڕی پێویستی بەچێ نەک حەزی بەچیە حەزم و پرسیاری لە بەڕێزکەم ینی تۆ وەکو چاودێرێکیش کە سەری ئەم کەناڵانەیەکەی وا هەز ناکەیت ئەوان بەدوای بینەراگەڕێ بەڵێ ئەوە مشکلەکەیە یعنی کە تۆ بە دوای تاچێکا بگەڕی ئێمە هەموو تاچێک کۆمەڵێ حاجاتی فسیۆلۆجی و غەڕائیزمان هەیە ئەگەر تۆ بتەوێت لەسەرەوە ئیشکەی زۆر بە ئاسانی دەسەکەوێت بەڵام ئەگەر مستقبلی ئەو وڵاتە دەوێت چارە نووسی ئەو نەتەوەیە دەوێت ئەو وڵاتە دەوێت ئەبێت لەسەر پێداویستیە دەرونی و کۆمەڵایەتی ڕۆشنبیریەکانیان ئیشکەی نەک لەسەر غەڕایزەکانی لەسەر جانبی ڕۆحیان ئیشکەی نەک لەسەر جانبی مادیان ئیشکەی ینی ئەمە هەتەنە ڕەنگیاوەتەوە بەواقع بڕۆ لەسەر هەرچی هەر مووقعەکەوە بڕۆسەیە کە من زۆر جار بە دوای شتەکانە کە ئاگەڕی نەکەوێتە سەر دوو گەنج دانیشتون گعدەیەکەکەن وڵی لە شوێنێکە دانیشتون ئەسڵ هەر شوێنەکە حەز ناکەێت سەیریشیکەی بڕواو ببێت دەنگیان ناخۆشە لەوانەیەشە گعدەکە و دانیشتەکەی بۆ کردوون 100 جار ناویە شتی واسەیسی کلمی بازاڕی کە چی سەیرەکەی 9 ملیۆن خەڵک سەیری کردو بەڵام بەرنمەیەکی تربەوی بەرنمەیەکی دەرونی بەرنمەیەکی کۆمەڵایەتی لە چەند هزار کەسێک تێ ناپەڕ ڕادوی لەو شێشمان لێرە و عقلێتی تاچی کورد خوێنیتەوە مانای وایە ئەمە تاوانەکەی پەروەردەکەیەتی کە نە لە باخچەی ساوایە نە لە قوتابخانەی بنەڕەتی نە لە هەرزەکاری نە لە زانکۆ ئێمە تاچێکمان پەروەردە نەکردووە بە دوای ئەو شتانەیە بگەڕێ کە کەسێکی سەرکەوتووە بێ بەهرەمەند دەبێ خۆ هەزاران مووقعی تر هەیە توانێت لەلایەنی هونەریەوە خۆی پێشخا لەلایەنی زانستیەوە لەلایەنی ئاینیەوە لەلایەنی کۆمەڵ
کۆمەڵایەتی و لەلایەنی بۆ ناچێ بۆ ئەوە کەواتە لێرەیە لەم مێشکەیە ئەم فایل و ئەم سکیمایانەی کە لە علمەسلامێ پێڵێن دروست کراوە تەنیا بۆ شتی کات بەسەربردن و بۆ شتی لاوەچیە بۆی خوێندکارەکانیشمان ئێمە لە زانکۆ بە دوای شتی وایە ئەگەڕێن هیچ ئیسفادێکی لێ ناکەن بۆ خوێندنی زانکۆیان ئێمە لە زانکۆ شتە خوێندکارەکان ناخوێنێ ینی کاکتۆر خۆی مامۆستا لە زانکۆ ئاگادارە ینی ئێستا ئاستی زانکۆ ئەمەندە هاتۆتە خوارەوە ئەگەر بڵێم وەکو ئامادەی جارانیش نییە ڕاست دەرەچێت بۆ لەبەرەوەی ئێمە لەسەر شتی لاوەکی ئیشمان کردو لەسەر شتی تەرفی ئیشمان کردووە ئەم ڕکلامانەی کە ئەیکەین بڕۆ هەمووی ئەوەی ڕیکلامەکرێت بۆ ئەم برنجەیە بۆ ئەم نازام جلوبەرگەیە بۆ ئەم شتە لاوەکیانێ بۆ ئەم سیارێ هەموو تاکەکانمیان ئاڕاستە کردو بۆ شتان ئاڕاستیان نەکردو بۆ عیلم و بۆ سەقافەت و بۆ ڕۆشنبیری بۆیە ئەگەر بەم شێوە بمێنێتەوە پاشە ڕۆژی کورد لەمە خراپترە بێ ئەو کاتە تاچێکی کورد مناڵی تۆ برای من ناتوانن بکەونە ململانی لەگەڵ تاچێکی تورکە لەگەڵ تاچێکی فەرسە لەگەڵ تاچێکی عەرەبە کە ئەوان لەسەر کۆمەڵێ بەها و قیەمی تر پەروەردەیانەکەن خاستەن ئێران بڕۆ بزانن لەسەر چی پەروەردەیانەکەن ئەوە تورکیا اینجا کەواتە ئێمە خۆمان دوای کاریگەری دوای کەم تەرخەمی لەسەر ڕوبەڕبوونە سیاسی و نەتەوایەتی و پارێزگاری لە نیشتیمانیەوانە بڕۆی سا لە فەیسبوک هەمووی شەڕەجنێەوە بە یەکتری هەمووی کەوتوم حیزبش بووە بە دە باڵەوە بۆ باڵەکەی تری سوکەکە ینی تا شتێک نەماوە کۆمان کاتەوە نە ڕەمزێکمان هێشتەوە ئەگەر جاران خەڵک ڕەمزیشی نەبێ کاکتۆ ڕەمزێ بەخۆی دروستەکە ینی شتێک بەخۆی دروستەکە بۆ شانازی پێوە بکە ئێمە ئەوانەی هەشمان نەبوو لە فەیسبوک و نازانم شەڕەجنێەوە سوکمان کرد نە نیشتیمانە شار گەڕک جنێو بە گەڕەکە ئەمە چی ئاڕاستە چێ دروستی کرد خەتاگە لە چێوە هات حیزبەکانە قوربان دەسەڵاتەوەی قسێ بکە 100,000 توتی هەیە قسەکەی دووباراکاتەوە ئێمە ئەم تووتیانەمان وا پەروەردە نەکرد وشیار بێ بڵێ ئەم کەسە ڕئیسی نەک منە ڕئیسی باوکیشم بێ قسەکانی خزمەتی ئینسانیەت دەکا خزمەتی نیشتیمانەکەمەکە خزمەتی نەتەوەکەمەکە تەنەن حیزبەکان نەیانتوانیوە گیانی حتا فکرەکەی خۆیان ئەگەر فکرێکی قەومیە نیشتیمانیە لە ڕێگەی میدیا هەموو سۆشیال میدیا هەموو تەکنۆلۆژیایەوە لە ناخی گەنجەکانیان و ئەوانەی ئینتیمایان بۆیان هەیە بۆیە تاچێک کە ئەڕوا فەردێک ئەندا مەکتەب سیاسیە گەڕوا چی لەگەڵای ئەڕوا ینی دوای شخصێک کەوتوە دوای فکری حیزبەکە نەکەوتە حیزبەکە بەڵام ئێستا لێرە لەم وڵاتەیە حکوومەتمان هەیە دامەزراوەکی جێبەجێکردنمان هەیە ینی بۆ شتەکان بچێتە ملی حیزبەکان لە کاتێکە ئەم دامەزراوەیە هەموو وەزارەتی تایبەتمەندی هەیە وەزارەتی ڕۆژنبیری و لاوانە کاروباری کۆمەڵایەتیە حکوومەتی ئێمە حکوومەتی حیزبەکانە لەبەرەوە حیزبەکان زاڵن بەسەر حکوومەتە نمونەیەکە بۆیانمەوە تاجر هەیە 4 تەلەڤیزۆنی هەیە حکوومەتی هەرێم زمانی هەیە ئەخن وەزارەتی ڕۆشنبیری پێم بڵێ ساگەر جەنەبی وەزیر ڕۆشنبیر بێوێ قسەیە بکا فکرەیەکی هەبێ نامەیەکی هەبێ بینێرە بۆ هاوڵاتەکانی ئەبێ لە ڕێگەی حیزبەکەی تۆ حیزبەکانی تر لە ڕێگەی کەناڵانەوە وەزارەتی ڕۆشنبیری کە ئەبێ ڕۆشنبیری خەڵک یەک کەناڵی نییە زمانی نییە ئێ باشە حکوومەت کە زمانی نەبێ حیزبەکان زاڵن کە هەموو شتەکان حکوومەت ناتوانێت لێ پرسیینەوە لە حیزبەکان بکە مستحیلە بتوانێت ئەوە یەک کەناڵی حیزبی محاکەمە بکاو ئەوە وەزارەتی ڕۆشنبیر هاوارەکە پارە قەرزارن نایەنێ یعنی بەسم لێرە ئەوەی جەناب دەڵێ حکوومەت بڵێ بەس حکوومەتەکەمان ئەو دەسەڵاتەی نییە لێ پرسیینەوە لەگەڵ حیزبەکان کە حیزبەکە زاڵە بەسەرەوە هەر کەسێ بیە یەکسەر لایە بەویشت لە شوێنی دانێ ئەمە کێشەی وڵاتی تۆیە نخبەکان چی بکەن دەستەبژێری ئەم کۆمەڵگەیە ئەوە هەوە حاڵی حیزب و حکوومەتە لەم هینەیانی وڵای دەستەبژێر چیە قوربان من بم تۆبی کاک دکتۆر ئێمە بەس قسەمان لەسەر جیهادی تەنفیزی نین بەخوا من لە 92 لە 93 و کاتەش لە هەولێر بووم لە تەلەڤیزۆن هەر قسەکەن هەر پێشنیاز دەکەیت کەس جێو لێ ناگرێ خۆ مشکلەکە ئەوەیە یانی شتەکان تاکە کە لە مەسلحەتیان جێبەجێیەکەن ئێمە چی بکەین یانی لە وڵاتێک تۆتە پەرلەمانە نەماوە لە وڵاتێکای کە من دەنگی من نازانم چی لێ بەسەر هاتووە اینجا قسەی من ئەخوات لەبەرەوە ئەم ڕئیس حیزبە ئەم دەسەڵاتدارە چی بێ ئەوە ئەکات دەسی لێ بشۆرێت دەسی لێ ناشۆ ئینسان بێهیوان نابێ بەڵام لەم سەردەما من هەستەکەم قسەی ڕۆشنبیران و نخبەی سوودێکی نییە ئەو سوودەی نییە و کاریگەری هەبێ چ هەتا من دوو قسەی خێرەکەم دەکەسیتر دە قسەی شەڕەکەن ئیشەکە تێگەیادەوە کە پەروەردەی ئینسان یاگە قۆبخۆی ئەبێ هەمووی بێ مەسەر لە خێزانە تۆ مناڵەکەەوە باش پەروەرداکەی ئەگەر لە قوتابخانە ئیشەکەی تۆ تەکمیلە نەکات تێگەچێتەوە ئەگەر لە قوتابخانە خوێندنگا باش پەروەردەیەکەن لە ماڵەوە باش پەروەردەکەن ڕاگەیاندنێک عەکسی بکات و تێکیاتەوە کەواتە هەموو ئەمانە بەیەکەوە بۆیە تاچی کورد سەری دەشێواوە هەمووی تووشی ململانێ بوون گرفتی دەرونی بوون ینی پاشە ڕۆژی ئەو وڵاتی سەر داوای دەوڵەتەکەین هەموو ماشاڵڵا چی هەیە نێوە دەوڵەتی بێ بەڵام دەوڵەتی ئەم مرۆڤە نەخۆشانە توانن بیبن بەڕێوە مستحیلە بتوانن بیبن بەڕێوە تۆ یەکەم شت دەروندرو ئینسانی کە شخصێتێکی سەلیمی هەبێ دەرون دروست بێ عقڵێکی بیرکردنەوەیکی زانستی بێ اینجا توانێ ئەو ئاڵایە بپارێزێ بنەمای مرۆیی دابینکردن و دروست بە هیچ شێوەی ئەوەی کە لە وڵاتی ئێمە لە 100 ئاوڕمان لێنێوەتەوە گەشە پێدانی ئینسانەکانە تاکی کووردە
بەڵام لە زۆشتی ترە بینامان زۆر بەرز کردوەوەوانی هەم ئەموتێل و ئەم شتە شوێنە سیاحیانە بەڵام تاکەکەی لە ناویەتی نەخۆشە بیرمان لە تاکەکە نەکردەوە بە بەڵگەوەتە ئەو هەموو توێژەری دەرونی و کۆمەڵایەتی داماوی لە ماڵ و دانیشتون و خۆیان تووشی کێشە و گرفتی دەرونی بوون کوردەواری خۆماڵەوەی شێت بێبن بۆ هۆمەرمەندان ئەگەر هۆمەرمەندان شێت بێ بۆ کوێ بێ ئێمە ئێستا هۆمەرمەندانەکانمان خەریکە شێتە بێ خەریکە تێگەچێت جا ئەمە کارەساتە من سەدان جارم زەنگەمان لیاوە ئەجاشی بینی ڕۆژ بە ڕۆژ تاکی کورچی لێ من لە ناو کۆمەلگاکە ئامەزام چەند نەخۆشی دەرونی گرفتە دەرونیەکان ڕێژەی تەلاق خۆکوشتن مدمین لەسەر مادەی مخەدیر تێکچوونی شیرازەی خێزانە و خۆی بینی ڕۆژە ڕۆژانە باسەکرێت ئەمە کارەسات ئەگەر سنوورێکی بۆ دانرێ سپاس بۆ بەڕێزت دکتۆر محەممەد لە دوا دەرفەتە بەڕێزیشت ڕۆڵی زانایان و ئاین چییە بۆی کە ئەو مەسات و گرفتە گەورانی کە هەن گرفتی گەورە گەورن بەڕاستی هەیە کە بەخەری چارەسەرا بیبات ینی لادانی کۆمەڵایەتی زۆر بۆ بۆی تۆڕە کۆمەڵایەتەکان بابەتی تەکنۆلۆژیای نوێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ البركة مع الأكابر فەرمێ بەرەکەت لەگەڵ گەورەکان نایە گەورەی تەمەن و خاوەن تەجروبە گەورەی عەقڵ و هۆش و بیر گەورەی زانست گەورەی بەڕێوەبەر بەڵام ئەبینین لە وڵاتەیە ئەو گەورانە یا وجودیان نییە یا پێگەیان لەق بووە یان هیچ دەسەڵاتێکیان نییە لەبەرەوە بەڕاستی ئەگەر بە سەلاحێکی تر بڵین شۆڕشێکی خەفی ڕەش بەڕێوەیە بۆ دروێنەی عەقڵی لاوەکانمان ئێستا بینین عەقڵی لاوەکانمان ئەوەندەی خۆ لە لاسایکردنەوەی دەرەوە لاسایکردنەوە خۆزگە زانستی بووایە داهێنان بووایە اختراع بووایە بەڵام لاسایکردنەوەی بەتاڵ و بێبنەما و هەروەها مادەی هۆشبەر کە بووە بە دیاریدەیەکی ڕوون و ئاشکرا پاشان نادیەکان و ئەمە هەمووی کاریگەری ئەو تەکنۆلۆژیای بێخەمکردنی ئەو بوارەیە لەبەرەوەی ئەو شۆڕشا ئەگەر بە شێوازە سپیەکەی بەکارنەیە ئۆتۆماتیکی بە شێوازە ڕەشیەکەی یعنی هەمووی داپۆشێت پاشان بە شێوازێک ئەبێ ینی وای لێ دێت بۆ نمونە ئەو خوێنکارە کە بە ڕەهایی هەتا 4 و 5 شەو کە هات بەیانی هیچ ئیسفادە لە مامۆستاکە ناکە و بگرێ نایەتە هۆڵیشەوە و ئەگەر بێتە هۆڵیشەوە ئەوەندە ڕەهایە هەر خەیاڵی لای چاتەکەی ڕم بێ لە دواوە دانیشی خەریکی چاتکردن بێ ینی بە شێوازێک کاریگەری هەیە کاریگەریکی زۆر ڕەش وای لێ دێت تاکەکانمان لە دەزەچێ جا هەر کۆمەلگایەک لاوی جیلی لاوی بە نێر و مێوە لە دەست چوو ئەو کۆمەلگا نەبەهایە مێنێ ناتوانێت دیفاع لە ئاڵا و لە سنووری وڵاتی خۆی کە و نەئەتوانێت سەروەری خۆشی پارێزی دەستە خۆش بێت دکتۆرە جنابی شێت بەس هەر حەزەکە نمونەیەکی ژێگەڵەوە باس پێنیسا لە حاڵی حاضر لەم شارەدا ڕادیۆ هەیە دانراوە یادی ئەوەی وتەی نەشیاوە کە دوو کەس لە شوێنێکی داخراوە بەرامبەر بە یەک دوو هاوڕێی بەرامبەر بێگنێکن لێەوە عەرز دەکرێت و خەڵک گوێ لێ بێ ئەو خەڵکە هەرزەکارە گەنجە پیرە ئافرەتە پیاوە هەمووی یعنی بۆ نمونە ئەوانەی کە لە کۆمەڵگەی بە پیاوە ترشێت یان بەخشراوەکان بە تایبەتی ئەگەڕن بە دوایانە ئەویان هێن لێوێ قسەیان پێیەگەن لەسەر ئەم کەناڵەوە ئەمە نمونەیەکە ینی چۆنە لە بەرجەستەی هەموو واقعە میدیایی و ڕاگەیاندنە ئەو باو ئەکات کە ئێستا هەیە ئێمە قسەی لەسەرەکەین لە ڕاستیە ئەوە هەر ئەکەوێتە سەر ئەو شپرزەیی و ئەو پەرتەوازەیە و ئەوەی کە ئەو بێخاوەنی کە میدیا هەیەی منش لەگەڵتام ڕادیۆ هەیە یعنی ڕاستە بۆ ئامانجێکی بازرگانی یا ڕیکلامی دابەزیەوە بەڵام ڕۆژانە چەندین وشەی نەشیا و چەندین شتی نەشیا و چەندین بیرۆکەی نەشیا و تەشهیر گاڵتەکردن یعنی ئەنواعی ڕێگا بەکارێنێ تەنها بۆ ڕاکێشانی سەرنجی بەرامبەر یا بۆ ڕاکێشانی ئەوانەیە ئەمانە ینی کاریگەریان کەم نییە لەسەر تاکی کۆمەڵگەی کوردی ینی ئەمانە ئەبنەهۆی ئیفلیچکردنی تاکی کۆمەڵگەی کوردی ئەمانە ئێمە ئەڵێن سیستمی پەروەردە و مناڵە مەکتەبە لە خوێندنگا فێری چیەکەین فێری ڕازگۆییەکەیت و فێری وشەی جوانەکەیت و فێری ئەوواکەی گاڵتە بە خەڵک نەکە میدیا لەم لاوە گاڵتە بە خەڵکەکە لە وڵاتە ئەبێ کۆی سیستمەکان تەواوکەری یەکتر بن یعنی ئێمە وەکو جەنابی دکتۆر ئاماژەکرد ئێمە ئەم قسانە هەر ئەیڵێن هیچیی جێبەجێ نابێ ئێمە لە وڵاتێکین هیچ سیستمێ لەگەڵ سیستمەکەی تریش ناکە لە وڵاتانە سیستمی حکومڕانی چمە بەستێکی ویست میدیا پەروەردە سیاست
کۆمەڵایەتیەکە ئەخاتە خزمەتی ئەو سیستماتە خوێندنگا تەواوکەری میدیایە ميدیا تەواوکەری خوێندنگایە یاسا تەواوکەری ئەوەیە دام و دەستگای تەنفیزی و تەشریعی تەواوکەری ئەوەیە ئێمە منە وڵاتە ناون لەمە لابێ بڵێن وڵاتی تاک خۆت تاکە ئێمە سیستمی پەرلەمانیمانە حکوومەتمانە هیچ چاودێریەک نییە هیچ ڕقابەیەک نییە کەس بە کەس نیە هەر کەس بۆ خۆی ئیشەکە کێ رادیۆیەکدانێ کێ کۆمپانیایەکدانێ بە ئارەزوی خۆی چۆن ڕیکلامەکە چۆن شت بە خۆڕاییەکە چۆن چیەکە وڵاتی خودە ئەمە وڵات نییە بە وڵاتی خودە هەر کەس بۆ خۆی ئیشەکە لەبەرەوە ئەم رادیۆ ئێمە باسمان لەوە کرد ئێمە رادیۆمان بۆچی دامەزراندووە خۆی ئەگەڕێتەوە ئێمە میدیامان بۆچی بوو میدیا لە وڵاتە بۆ سیاست دروست بوو بۆ شۆڕش دروست بوو دواتریش بۆ پارتە سیاسیەکان دروست بوو ئەو ئیشاکە بۆ خۆیانەوە تا پارتە سیاسیەکان لە شەڕ ماندوو بوون حیزب لە ماڵەوە بۆ خۆیان دانیشتون ئیفلیجی وڵاتیان کرد میدیاکانیان هەتا 100 ساڵی کاتوان ئەو شەڕە ئیدامەی ئەو شەڕە بکەن ئەم پارتەی لە ماڵەوە بۆ خۆی دانیشتووە یا ئەوی کە تااقەتی نەماوە یا حکوومەتی و پەرلەمان هەمووی ئیفلیج کرا ئەتوانێ ئاراستەی میدیاکەیە کات و میدیاکەی شەڕەکەی تری بۆکە ئیتر ئیش لەسەر ئەوە ناکە ئەم میدیایە کاریگەریەکەی چۆنە ئێمە ناڵێن پەرلەمانی فلیجە حکوومەتی فلیجە تاگ ئیفلیج بۆ لەم کۆمەلگا پەرلەمان ڕۆژێکە کرێتەوە ئەکتیڤە بێتەوە بەڵام ئەو تاکانەی کە ئەمڕۆ پەروەردەی تێک ئەچێ ئینتیمای تێک ئەچێ ئەدەب و ڕەوشتی تێک ئەچێت بیرکردنەوەی تێگەچێت تاکێکی ئیفلیجی بێ بەرهەم دروستە بێ پەرلەمان و حکوومەتیشی بۆ ئەکتیڤکەرەوە زۆر زۆریەوێ ئەگەر تۆ بشتەوێت جارێکی تر ریفۆرمی و تاکانە بکەیت لەبەرەوە ئەوەی کە ئەم وەکوتم ئەوەی کە لە میدیا ئاگوزارێ هێشتا کەمە تۆ بچۆ بۆ وڵاتان سێری وڵاتێکی ئەوروپا بکە سێری ئێران بکەین لەو دوومان سێری تورکیا بکەین نزیکترین وڵاتی خۆمان بکەین دواکەوتوترین وڵات بکەین لە جیهانە میدیای بە ئاراستەیەکە ڕێ خستووە هەماهەنگ بێ لەگەڵ سیستمە پەروەردەیەکە و سیستمە کۆمەڵایەتیەکە ئێمە میدیا لە ناو فەراغێکا بۆ خۆی ئیشەکە پێچەوانەی ئەوە ئیشەکە یعنی من کتێبی مناڵەکە بینم ڕازگۆیی و وەفاوچی ئەوەی لە میدیا هەیە پێی ئەڵێ مناڵەکە سێری بەزمی بەزمم بۆکە سێری بەرنامەیەکی ترم بۆکە ئەوەی ڕازگۆیی بێتیانێ نەک فێری ڕازگۆیی نییە ئەنی من لەم ڕۆژانە کەسێک بۆی باس کردم کە لە رادیۆیەکە ئیشەکە وتی کابراایەک ڕکلامی بۆیە ناوین و توێتی جنێوم پێبەر من حەزەکەم جنێوم پێبەر بۆ ئەوەی خەڵک بەهۆی ئەو جنێوە گوێ لە ڕینەکەم بگرێت ئێمەش چی بکەین کاریگەریمان ئەوڵە من جنێوە ئەو جنێوەم بۆ بنووسە مشکلە نیە جنێوە بە من نادەبیدە گرنگەوەی کۆمپانیاکەم شەریکەکەم ناو دەرکابەوەی ئەو جنێوە ینی هەموو شتێک میدیا لە وڵاتی ئێمە لە دەرەوەی هەموو بەهاو قیام و کۆمەڵایەتی و ئاینی و نەتەوەی و شتەکان ئیشەکە وڵاتی خودە لەبەرەوە میدیاش میدیای خودە چۆن ئیشەکات بابیکات دەستان خۆش بێ سواز هەیە بۆ بەڕێسان مادوومانکردن بە هیواوی کە گفتوگویەکی بەسوودمان پێشکەش کردبووە بە بینەران بیدەران و بیسەرانی بەڕێز بەم شێوەیەش هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی پرس کە تایبەت بوو بە کاریگەری تەکنۆلۆژیا و میدیای نوێ لەسەر کۆمەڵگە و سەرجەمکە سیاسی و ئابووری کۆمەڵایەتەکان تا بەرنامە و دەرفەتێکتر بەخوای گەورەتان نەسپێرین خواتان لەگەڵ